بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئایندەی قەیرانی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان دەکەین لە ناویاندا پرسی موچە دیارە موچەی مانگێشتی موچەی موچەخۆرە مانگی حوتی موچەی موچەخۆران دواکەوتووە ئەمەش بۆ یەو تێبینانێکی عێراقیەتی لەسەر لیستی موچە هەروە باز لە ئایندەی دۆخی سیاسی هەرێمیش دەکەین کە لە ئێستا دامەزراوەکان بەسەر چوون و دامەزراوەی حکوومەتەکە ماوە بەسەر چووە و پەرلەمانی کوردستان نەماوە ئەنجومی پارێزگاکان نەماوە هەروە باز لەوەش دەکەین کە هەرێمی کوردستان لە بەردەم هەڵبژارنێکدا هەم دەتوانێت بەم هەڵبژارنە دۆخە ئابوووریەکەی لە ڕووی موچە و خزمەتگوزاری ڕاست بکاتەوە هەم دۆخە سیاسەکەی و شەرعەتیش بۆ دامەزراوەکان بگەڕێتەوە ئەم پرسان لەگەڵ بەڕێز فاروق عەلی ئەندامی ئەنجومی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان قسەی لەسەر دەکەین کاک حەجی بەخێربێن سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاسان دەکەین ئەگەر سەرتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین لەبەرەوەی کە پرسێکی گرنگە وابەستەیە بە ژیانی خەڵکی کوردستان بە بۆچوونی بەڕێستان هۆکاری ئەم بەردەوامی قەیرانی دواکەوتنە موچە هۆکارەکەی چییە خەتاباری سەرەکی کێ هەرێمە بەغدایە لەم کە موچەخۆران بوونە قوربانی بەنای خۆی بەخشندەی میرەبان سواز بۆ ئێوە سڵاو ڕێزم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام پرسی موچە بەداخەوە بۆتە یەکێک لە کێشە بەردەوام و پڕقەیرانەکانی هاوڵاتی لە هەرێمی کوردستانە لە کابینە لە دوای کابینە بەردەوامەوە نزیکەی دوو کابینەیە هاوڵاتی بەدەست قەیرانی موچەوە دەناڵێنێت زۆر جاریش بەرپرسانی هەرێمی کوردستان کێشەی گرفتەکانی خستۆتە سەر تەنها حکوومەتی ناوەندی بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین و تا ئەندازەیەکی زۆر بەرچاوی هاوڵاتیان و تەواوی لایەنە سیاسەکان ڕوون و ئاشکرایە ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و ئەو حکوومەتەی کە ماوەکەشی بەسەر چووە ئەوان بەرپرسیاری یەکەمن بە شێوەیەکی گشتی چونکە دەبینین و دەزانین کە لە کاتی خۆیە هەوڵی چارەسەرکردنی کێشە گرفتەکان نادا بەو شێوازەی کە دەیەوێ هاوڵاتی لە هەرێمی کوردستانە بخڵەتێنێ وەکو خەڵەتاندوێتی وا دەزانێت بە هەمان شێوەش دەتوانێت دەسەڵاتدارانی حکوومەتی ناوەندی بخڵەتێنێ بەڵام دیارە خەتاباری سەرکی حکوومەتی ما بەسەر چووی هەرێمە من پێم وایە لە ئێستا ئەوەی کە لە بەرچاومانەوە دەیبینین و بەوەی کە لە هەواڵ و ڕووداوەکان لە حکوومەتی ناوەندیەوە بە تایبەتی من لێرە دەیڵێم بە سوپاسەوە ئەو زانیاری و داتانەی کە تاکە پەرلەمانتارەکەی کۆمەڵ کاک سۆران عومەر بڵاوی دەکاتەوە ئەومان پێدەگەیەنێ کە حکوومەتی هەرێم و بەرپرسانی حکوومەتی هەرێم لە ناشافافیان لە لیستەکانی موچە و لە بەردەوام زیادکردنی لیستی موچەیان کە دەیدەنە دەست حکوومەتی هەرێم و ئامادە نەبوونیان بە پێدانی داتاکەن بۆ شێوازەی ڕاست و دروستی کە حکوومەتی ناوەندی لیستی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی خۆی لەسەر ڕێخستووە ئەوەمان پێ دەڵێ کە تاوانبار حکوومەتی هەرێمی کوردستانە و بەداخەوە دەیەوێت بەم جۆرە تەکتیکانە جارێکی کەوکو چۆن لە مانگی ڕەمەزان بوو نمونە بینیمان دووسێ مانگ هاوڵاتی دەخاتە قەیرانەوە بە تایبەتی ئێستا کە بەرەو هەڵبژاردن دەڕێن من قەناعەتم وایە ئەوەشی وا لێ دەکات لەگەڵەوەی کە بە شێوەیەکی شەفافانە و ڕاستگۆیانە داتاکانی نەداوەتە حکوومەتی ناوەندی و ئامادە نەبوو تەوتینی موچە بکات بەو شێوازی کە وەزارەتی دارایی و حکوومەتی ناوەندی دەیەوێت بە ماوەش جارێک کە وەکو مانگی ڕەمەزان چۆن دوو موچەی لەسەر یەکدا و بە پێدانی دوو موچە خۆڵیان لە چاوی زۆربەی زۆری هاوڵاتیان کرد وەکو جەژنانە حسابیان کرد پێدەچی ئەمەش موچەی مانگی حەوت و هەشت کۆ بکەنەوە لە نیوەی مانگی نوە بیکەنە شیرین و شاباشێک کە ئەوەش دەبێتە بەشێک لە بانگەشی هەڵبژاردن ئەگەرنا ئەم قەیرانانە کە بەردەوام لەسەر موچە ڕوبەڕووی هاوڵاتی هەرێمی کوردستان دەکەنەوە چه ئامانجێکی لە پشتەوەی لە وەکو چۆن هاوڵاتی هەرێمی کوردستانی خەڵەتاندووە وا دەزانن کە دەسەڵاتدارانی حکوومەتی ناوەندیشان پێ دەخڵەتێ بەڵام دیارە باجەکەی و قەیرانەکە زیاتر ڕوبەڕووی هاوڵاتی هەرێمی کوردستان دەبێتەوە لەو سەرەوە نرخی کاڵا گران دەبێ شتومە گران دەبێ هاوڵاتیش بێموچە دەمێنێتەوە و بەردەوام بڵێنی درۆ و ینی نەگونجاویش دەدەنە هاوڵاتی کە ئەمە ڕۆژ بە ڕۆژ ئەو ڕاستی ڕوون دەکاتەوە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەداخەوە بە جددی نایەنەوێت کێشەی گرفتەکان چارەسەر بکەن ئەوەندەی دەیانەوێت خەڵکی بەخەڵەتێنن ئەوە نەیانەوێت
لە خەمی چارەسەرکردنی کێشەویر گرفتەکانە بن. ئێمە دەزانین ئەوە نزیکەی 4 ساڵە چ سەرۆکایەتی هەرێم چ سەرۆکی حکوومەت لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانانە دەڵێن کارێک دەکەین کە چیتر هەواڵی موچە و پێدانی موچە نەبێتە هەواڵ. بەڵام بەداخۆ خۆزگایە ببوایەتە هەواڵ و حەقەتیشی هەوایە موچەکە بووە ڕازی دەبووین کە ببێتە هەواڵ. بەڵام ێستا نەبوونی موچە هەواڵە. ئەوەتانی هاوڵاتی لە دوای نزیکەی 50 ڕۆژ 4 ڕۆژ موچەی مانگی حوتی موچەی مانگی تەموزی وەرنەگرتووە کە بەرپرسیارەتی یەکەم لە لای ئێمە و دڵنیایشم ئێستا هۆشیاری لە لای زۆربەی زۆری هاوڵاتیان ئەوانەی کە ئینتیمایان بۆ حیزب وای لێ نەکردن کە چاوپۆشی لەو ڕاستیە بکەن دەزانن کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیویستایە کێشە چارەسەر بکە کێشەی دارایی و موچە ڕازی دەبوو بەو تەوتینەی کە حکوومەتی ناوەندی دەیویست و لیستی موچە و فەرمانبەرانی پاک دەکردەوە نەک لە ماوەی 6 مانگە نزیکەی 96 میلیارد دینار زیاد بکە لەسەر لیستی موچە. بەس ئێوە وەکو کۆمەڵی دادگەری چیتان کردەوە پرسی موچەوەی کە فشار بێ لە میدیا بێ یاخود وەکو بەڕێز باسک پەرلەمانتارێکیشتان هەیە لە عێراق چیتان کردەوەی کە لەستان هاتووە بۆی لە بەراچوون بۆ پرسی موچە بۆ چارەسەری ئەم قەیرانە؟ من وەکو مزایدە نایڵێم بەڵام تەنها پەرلەمانتار کە نوێنەرایەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان دەکات لە پەرلەمانی عێراق پێم وایە نزیکەی 64 پەرلەمانتاری کورد لە عێراقەیە لە عێراقەیە وێڕای ئەو هەموو بەرپرسە لە سەرۆکایەتی کۆمارە و لەو هەموو وەزیرە لە جێگری سەرۆکی پەرلەمان لە هەموو ئەم بەرپرسیارانە باشە هاوڵاتی نابینێ جگە لە کاکسۆران عومەر کەسی کە هەیە لە خەمی هاوڵاتیا بێ و لە خەمی موچەی هاوڵاتیان نابێ و بە دوای کێشە گیر و گرفتەکانیان ببێ بەداخەوە هەندێک جار بێدەنگی پەرلەمانتارەکانی کە لەسەر حەق و مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وای کردووە کە بڵێن باشە ئەوە کەس هەیە نوێنەرایەتی کورد بکات لە بەغدا جگە لە کاکسۆران عومەر باشە هەموو فراکسیۆنەکان کوان شەڕی فراکسیۆنەکان لە بەغداد و بۆ دەرخستنی تاوانبار لەسەر پێنەدانی موچە ئەگەر بۆ ئەمڕۆ نەبێ بۆ کەیە؟ پێم وایە دەبێ هاوڵاتی ئێستا بەرچاوی ڕوون بێ و ویژدانیشی ئاسوودە بکاتدان بۆ حەقەتانە بنێ ئەگەر 64 پەرلەمانتار پێدوایگە 5 پەرلەمانتار لەو 64 هیە و بانیشی باشتان دەکرد. من بە دڵنیام کەمە قسەیەکە لە دەرەوەی کۆمەڵ کراوە بەوەی کە کاکسۆران بە تەناتوانیوێتی ڕۆڵی چەنەها پەرلەمانتار بگەڕێ ئەگەر کۆمەڵی دادگەری ژمارەیەک لە نمونی کاکسۆرانی لە پەرلەمانی بەغدا هەبوایە بەردەوام پەرلەمانتارەکانی بەغا لە خولەکانی پێشوشە هەر ئەوە کاریگەریان هەبووە و ڕۆڵیان هەبوو بۆی هەندێک جار لەوانەیە پلانیشیانە بەرامبەر گێڕابێ بۆی کە دەرنەچنەوە بەڵام کاکسۆران توانێتی ڕووی خۆی سوور بکات ڕووی کۆمەڵی دادگەری سوور بکات و ڕووی ئەو دەنگدەرانەیش کەوا دەنگیان بە کاکسۆران داوە سەربەرز بن ئاسوودە بن بەوەی دانکانیان بەزایە نەچووە چونکە ئەوەی کاکسۆران دەیکا من نامەوێ مزایدە بکەم و ناشمێ زیاد لە پێویست هەڵی بنێم بەڵام لە ڕاستیە ئەگەر پەرلەمانتارەکانی کە وێنەدانی کورد لە بەغا لە پۆستە جیاوازەکان کۆمەڵە بۆ خەڵک بیان توانێت ئەوە داکۆکیان لە مافەکانی خەڵکی بکردایە لەسەر پرسی موچە و حەقیقەتەکانیان بەیان بکردایە پێمەوە بوو دەمێک بوو کێشەی موچە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا چارەسەر باشە. بەس ئێوە هەر لە سەرەتای بەرارەکەی دادگای فیدراڵی کە دەرچوو لە 21 دوای 2024 6 مانگ ئەمڕۆ 6 مانگ تێپەڕی هەر ئەو کاتەوەکو کۆمەڵی دادگەری پشگیریتان کرد کە بەوانکیکردن ڕاستەوخۆ لە موچە ڕاستەوخۆ لە بەغداوە بدرێ پشگیریتان دەربڕی بۆ ئەو بڕیارەی دادگا ئەمە لە پێناچوو بێسەش هەر پێتان وایە ئەم بڕیارەی دادگایە کە دەتوانێت کێشەی موچە بە تەواوەتی چارەسەر بکە؟ ئێمە هەرو کاتە پشتیوانیمان لە دەرچوونی بڕیارەکانی دادگای فیدراڵی کرد و پێشمان وابوو لەباتی ئەو دەسی کە حکوومەتی هەرێم کردی بیانۆکان ینی ڕۆژانە دوور دەخاتەوە بەڵام هەر دەیش بێ چارەسەریان بکە ئەمڕۆ بێ یان سبەی دەبێت چارەسەریان بکە ئەو دەزانێت دادگای فیدراڵی و بڕیاری داوە و دەبێت جێبەجێ بکرێ نەدەبوو کارێ بکە بۆ دەستکەوتێک کە دەزانێت پێی ناگا و هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجەکەی بدەن وێ باشترە لە بری ئەوەی کەەوە بەیانی ڕازی بێ ئەمڕۆ ڕازی بواە بەیانی ڕازی بێ بە بڕیارەکانی دادگای فیدراڵ و تەوتینی موچە و پاککردنی لیستی موچە ینی ناکرێ
تۆ ماوەی ساڵهای ساڵە گەندەڵی دەکەی لە لیستی موچە فەرمانبەری بندیوارت هەیە خەڵقی خەیاڵیت هەیە ناوت هەیە و کەسەکە دیار نییە ئێستا بتەوێت پڕیکەیتەوە بە دامەزراندنی خەڵقانێک تۆ ینی من پێم وانە هاوڵاتی هەرێمی کوردستان نەزانێت کە ئێستا بۆ پڕکردنەوەی ئەو لیستەی کە لە ڕابردووە هەیەیان بووە ئێستا دامەزراندن هەیە بە شێوەیەکی نهێنی ئەوە ژوای کردووە گەرنا لە ماوەی 6 مانگە 96 ملیارد دینار لە چیا زیاد دەکرێت کە تۆ ینی پێشتر لیستی موچەت داوە بەڵام ئێستا لیستی موچە 96 ملیارد دینار زیادی کردبێت چوبێتە تریلیۆنی وەکو تقریبا 9 ملیارد دینار ئێ باشە ئەمە هۆکارەکەی چییە بۆچی بوو لیستە لە لای خۆت بووە لیستی فەرمانبەران لە لای خۆت بووە ئێشتا خاننشینی ڕێک نەخراوە وها کەزا هەنێ بابەتی کە بۆیە ئەو گومانەی بەردەوام هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیان بووە لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێستا حکومەتی ناوەندی وەزارەتی دارایی حکومەتی فیدرال ئەو گومانەی هاوڵاتیان وەکو یەقین دەبینێت چونکە لیستەکانی لە پێشاوە دەزانێت کە ناشەفافی هەیە دەزانێت کە ناوی چەند بارە ئەوە هەیە ناوی خەڵکانێکیان هەر دانیشتوی هەرێمی کوردستانین ئەمانە وای کردووە کە ئەو گومانەی کە لە لیستی موچە و فەرمانبەرانە هەیە حکومەتی ناوەندی وەزارەتی دارایی بگاتە تا نەگاتە ئەو یەقینەی پارە و بودجەی حکومەتی ناوەندی بە فیڕۆ ناچێ و بەزایە ناچێ من پێم وانە هەروە بە خوت و خۆڕایی وەکو ڕابردوو موچە بنێرن بۆیە باشترە بۆ ئەوەی کە هاوڵاتی باجەکەی نەدا و جێگەی خۆیەتی چیتر هاوڵاتیش تەحملی ئەو بارودۆخە نەکەن و جاریکە نەخەڵەتێن لێن موچەکانیان بۆ کۆبکەنەوە و منەتیش بکەن بەسەریانە پیان واوی باشیان بۆ کردوون لە نیوەی مانگی دوو موچیان پێ بدەن و پیان وای بێمە جەژنانیان پیاندا بەس بە بۆ چوونی ئێوە تا پارتیوەکیتی لە حکومڕانی بن خێرانی موچە هەر بەردەوام نابێ خێرانی خزمەت گوزاری بێ تاڵانی لە داهاتەکان بێ هەر بەردەوام دەبێ خەڵکی کوردستان نەحەسێتەوە تا ئەوان خۆی بڕیار بەرز بن مشکلەکە لەوایە پارتیوێکێتی بە شێوەیەک ئیداری حکومەتیان داوە ئەو نەیان خراپ کردووە دوای خۆشیان هەروە بە ئاسان چارەسەر نەکرێت بۆیە ینی پێویستی بە گۆڕانکاریی جەزری هەیە من دەمێکە وتومە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە شێوەیەک داڕێژراوە تەنها بە گۆڕینی کابینەیەک یان گۆڕینی دەموچاوەکان چارەسەر ناکرێت دەبێت سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بگۆڕێ ئەو یاسا و دەسوورانەی ڕێکخراوە کە لە بەرژەوەندی دوو حیزبی دەسەڵاتدار و لە بەرژەوەندی دوو بنەماڵان دەبێت ئەوە چارەسەر بکرێت گەرنا بەتەنها گۆڕین چارەسەر ناکرێت گەر سیستەمەکەشی لەگەڵ گۆڕی باشە بەس تاکەی بۆ منە دەسەڵاتدارانی هەرێم دەتوان خۆیان بدزنەوە لەوەی کە بە بانکیکردن نەکرێت داهاتینەوە ڕادەست نەکەن لە داهاتی ناوخۆش تقریبا نزیکەی 3 تریلیۆن بووە ئەوان چوون 230 میلیاریان ڕادەست کردووە تاکەی دەتوان ئەنی بەردەوام من لەو خۆتزیینەوەیە خۆی بەرپرسانی حکوومەتی هەرێم دەبوو بیانزانی باە لە دوای ئەو ڕاپرسیە نەگونجا و کات بۆ نەهاتووەی کە ئەنجامیاندا و ئەنجامیشی نەبوو حکوومەتی ناوەندی زاڵ بوو بەسەریانە لە دوای ڕیفراندۆمەکە بێگومان و دەبوو لەو کاتەوە بیانزانی باە ئەو زەخت و هێز و توانایی کە لە دوای شەڕی داعش بۆیان دروست بوو بەو ڕیفراندۆمە لەدەستیاندا لەو کاتەوە تا ئێستا کات درێژەکرێتەوە بۆ ئەوەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندیە ڕێک بکەون بەڵام حکوومەتی ناوەندی بەردەوام داخوازیەکانی خۆی فەرز دەکات چونکە ئەمان بەرەو لاوازی ڕۆشتن و کارێکی هەڵەیان ئەنجامدا بۆیە بە تەسەوری من باشترە وەکو چەندبارەی دەکەینەوە حکوومەتی فیدرال و وەزارەتی دارایی فیدرال سوودانی بیان هەر کەسێکی کە بێ هاوڵاتی هەرێمی کوردستان نین بتوانن بیان خەڵەتێنن ئەوان دەبێ ئەوەی کە چۆن مافی موچەخۆرێک لە بەغا دابین دەکەن و چۆن ناوی چواری و لیستەکەیان لەبەردەستایە تەواوی تەفاسیلیان دەوێت لە بەردەستیان ناوێ ئیتر بیان و بهێن هێنانەوە ئەمە ناخوا باشترە ینی ئەگەر ناشەفافیەک لە لیستەکە هەیە چارەسەری کەن و بۆ ئەوەی ئەمە کۆتایی بێت 2 ساڵی کەش بەم قەیرانەوە ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجەکەی بە دۆ پسێ لەسەر موچە بکەم ئێستا وەکو کۆمەڵی دادگەری پێتان باشە وەکو بڕیارەکەی دادگەڕاستە و خۆ موچە لە بەغداوە بێت نەچێتەوە بۆ لای دەسەڵاتدارانی هەرێم و
دووبارە ینی بدرێتەوە بە ئەم دەستی چ قازانجێکی ئەمە کاتی خۆشیە لە وەکو بەیاننامەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ئەوەمان ڕاگەیاندووە ینی ئەم دەستیە چ قازانجێک ئەسڵەنە و ناوەندگیری بۆ چیە پارەکە لە فلانە شوێنەوە بێ و ئەمەکو سندوقێکی بانک ئەگەر تەوتین بێت بۆ خۆی دەخاتە سەر ژمارە حسابیەکە و لارکوێ بێ هاوڵاتی دەتوانێت موچەی خۆی وەربگرێ ینی چی پێویست دەکات تۆ وەزارەتی دارایی وەری بگرێ و بەو دەردەی بەرێکە لە مانگی لە موچەی مانگی شەشە هاوڵاتیان بینیان کە چەند جارە چوونە بەردەمی سندوقەکانی پار وەرگتن بەڵام دەیان بینی خاڵیان ئیش ناکەن بۆیە ئەمانە بارودۆخێکن کە هاوڵاتی چیتر لەم بارودۆخە ماندوو بووە پێویست بۆ دەکا لە کاتێکا کە تۆ دەزانی سەرکەوتو نەبووی بەتایبەتی لە بابەتی هەژماری منە و نەتوانیوە متمانە لە لای هاوڵاتی دروست بکەی ئێکاکە نایەوێ تۆ بۆ خۆ ئاشکرای دەکەی کە دەڵێی بەشێکین لە عێراق باشترە فەرمانبەران ئەم باژە نەدەنەوە چیتر ڕوبەڕووی ئەم قەیرانە نەکرێنەوە باش بەس ئەمڕۆ ڕێنکۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بەسەر توش هەبوو هیچ ڕۆڵێکی توی ماوە حکوومەت ئەگەر نەتوانێت بۆ نمونە موچە دابین کە داهاتەکانی ناشەفافە پرۆژەی خزمەت گوزاری نەبی ئیشوکاری ماوە ئێستا کۆبوونەوەش دەکەن حکوومەتی هەرێمی ماوە بەسەرچوو وەک لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانیان نەماوە ئۆتانێ ڕازی نابن کە لە ناو هەژماری منە ژمارە حسابی بکەنەوە لە لای حکوومەتی ناوەندیر بە هەمان شێوە ئەو بێمتمانەیە دروست بووە کە لە ماوەی چەند مانگی ڕابردووە لە لیستی موچابینی وێتیان بۆیە قەناتم وایە بەشێک لە وەزیرەکانیشان متمانیان بەو بڕیارانە نییە کە لە حکوومەتی ماوە بەسەرچەوە دەردەچێت باش بینی سەر بارودۆخی سیاسی لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کەمتر لە دوو مانگی ماوە وەکو کۆمەڵی دادگەری چۆنتان خۆتان ئامادە کردووە ئەمجارە چاوتان لە چییە؟ ئێمە کۆمەڵی دادگەری لە خولی پێشووی پەرلەمانەوە کە نەتیجەکەی دەرچووە زانیمانە کە دەبێت هەڵبژاردنێکی کە بکرێ بۆ پەرلەمان و هەوڵمان داوە کە هەر لەو کاتەوە هەڵوێستەکانمان و چالاکیەکانمان و مەواقیفمان لەسەر بارودۆخە سیاسیەکە و بارودۆخە کۆمەڵایەتی و ئابوووریەکە کاریگەری هەبێت لەسەر ژیان و گوزەرانی خەڵقی نمونەیەکی کاکسۆرانم باس کرد هەریەکێک بوو لەوانە ئەو کارانێک ئەو چالاکیانەی کە فراکسیۆنەکەمان لە پەرلەمانی کوردستان کردی کە واهیدەری ئەو ڕاستیان کە ئێمە لە ڕووی پەرلەمانتاریەوە توانیمانە پەرلەمان فراکسیۆنێکی چالاک بن لە پەرلەمانی کوردستان لە بەردەوام وەکو چۆن ئێستا لەسەر پرسی موچە وە دەنگهاتیون ئەو کاتانش لە کاتێککە پەرلەمانتار لە کارا بوو فراکسیۆنەکەمان بە پێی ژمارەی نوێنەرەکانمان حەوت کورسی بووە دەنگێکی بوێر و بەتوانا و بە ئاگا بوون لە ناو پەرلەمانی کوردستان و ڕۆڵی و کاریگەری خۆیانیان نەبووە لەسەر ئاسی تەنزیمات و ڕێخستنەکانمان بە هەمان شێوە لەسەر ئاسی پرۆژە کۆمەڵایەتی و خزمەت گوزاریەکانمان بە هەمان شێوە لەسەر ئاسی داوە و پەروەردەکردنمان بۆ تاک لە ناو کۆمەڵگەی کوردەواریە بە هەمان شێوەیە ئێمە لە تەواوی بوارەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی و ئابووری و ڕێکخراوەیە کۆمەڵی دادگەری توانیوێتی پەل بەهاوێ و باوەڕیشمان وایە ئەگەر ساختەکاری نەکرێ و جارێکە بیان و نەهێنرێتەوە لاسامە حەڵا بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و خەڵقی بەرە و بێئومێدی نەبرێ خۆ تا ئەندازێکی زۆری هاوڵاتیان هۆشیار بن و چاوکراوە بن کە کێ هەڵدەبژێرن و کێ دەتوانێت نوێنەری ڕاستەقینەی ئەوان بێ و داکۆکی لە مافەڕەواکانیان دەکا و بێدەنگ نابێت لە بەرامبەری زوڵ مستەمێک کە لە بەرامبەریانە دەکرێت پێم وایە کۆمەڵی دادگەری یەکێکە لەو پارتە سیاسیانە یەکێکە لەو لیستانەی کە دەبێت پشکی گەورەی بەربکەوێت لە نوێنەرایەتی ئەمجاری پەرلەمانی کوردستان بەڵانەکانی خۆتان جێبەجێکردو بەرامبەر بە خەڵک وەکو زووتەیە 4 ساڵە بڵێن کار دەکەن وەکو قوتابیێنین کە تەنها شەوی تاقیکردنەوە بڵێن خەریکی کۆش و هەوڵدانە من باسم کرد فراکسیۆنەکەمان تا ئەو کاتێ پەرلەمان لەکارا بووە فراکسیۆنەکەمان فراکسیۆنێکی چالاک بووە هەر چالاکی وا دەکا کاکسۆران لە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە حەسانەی لێوەردەگیرێتەوە و ئەمجارە نوێنەرایەتەکەی دەباتە بەغداد و گەورەترین بابەت کە هەبوو پرسانی سەرۆکی حکوومەت بەڵێ ویستەمەوە باسکەم پرساندنی سەرۆکی حکوومەت بوو لە پەرلەمانی کوردستان کە بۆ یەکەم جار و فراکسیۆنێک
ذاتی ئەوە بکات کە ئیمزای بکات و داوای پرساندنی بکات وها کەزاوە دەنگهاتن لە تەواوی ئەو یاسا و ڕێسانی کە لە بەرژەوەندی ئاین و بیرروباوەڕی هاوڵاتی نەبوون ڕێگری لەو یاسا و ڕێیاسایانەی کەەوە لە بەرژەوەندی دەسەڵاتداران و بوون و لە زەرەری هاوڵاتیان بوون تەواوی ئەو هەڵوێستانی پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری وەکو پەرلەمانتار وەکو هەڵوێست و مواقفە سیاسیەکان وەکو حیزب وەکوتم لە بواری کۆمەڵایەتی و خزمەت گوزاریە وەکوەوەی کە ئێمە دەستگای خێرخوازی بەخشینمانەیە کە لە نەخۆشخانەکان و بابەتە خێرخوازیەکانە سەرچاوی گرتووەتەوە لە پەروەردەکردنی تاک لە ناو خێزانەکانە کە لە سنتەری نووری حکمە و تەواوی بابەتە داویەکانمانە خۆی بینیوەتەوە ئەمانە کۆمەڵێک کاری بەرجەستەی کۆمەڵی دادگەرین کە هاوڵاتی بە ویژدان لە هەرێمی کوردستانە ئەو ڕاستیانە دەبینێت کە کۆمەڵی دادگەری بەبێ ئەوەی کە سەرچاوەیەکی دارایی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە هەبێ دەکرێت لایەنێک کە پێکهێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە دەستگایەکی خێرخوازی هەبێ و بە ناوی دەستگا خێرخوازیەکەوە لە پارەی حکوومەت بداتە خەڵقی یان پرۆژەی ئاوەدانی پێ بکاتەوە بەس ئەمەی کە کۆمەڵی دادگەری کردوێتی پارەی خەڵقی نییە پارەی حکوومەت نییە بەشێکی وەکو دەستگای خێرخوازی کە خەڵقی متمانەیان پێی هەبووە دەستگای خێرخوازی بەخشینی وەکو جێگایەکی متمانە زانیوە داوێتی بە ڕێکخراوە خێرخوازیە و ئەویش بەبێ جیاوازی دابەشی کردو بەسەر خەڵقی فەقیر و هەژارە دەکرێت لە سوالتان بۆ هەژاران کردووە لە خێرخوازان لە دەوڵەمەندەکان ئێمە بەردەوام خۆمانمان تووشی ڕووزەردی کردووە بەڵام سەربەرزی بووە بۆمان چونکە داخوازی و داواکاریەکانمان بۆ گیرفانی خەڵقی خۆمان و بەرپرسان نەبووە بۆ خزمەتکردنی خەڵقی هەژار و کەم دەرامەت بووە کە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم لە نەعەدالەتی و نادەتپەروەریە ئەوانیان تووشی فەقیری و هەژاری کردووە لە دەستگای بەخشین منداڵی بێباوک موچەوە دەگرێت حکوومەت لە 2016 بڕیوێتی ئەوانەی کە هاوسەریان لە تقریبا لە دەستگای خێرخوازی بەخشین بە پێی زانیاریەکەی من کە لەوانەیە زانیارێکی کۆنیش بێ نزیکەی 1300 منداڵی بێباوک مانگانە موچیان پێدەدرێت پۆشاکی پێداویستیان بەسەرادا بەش دەکرێت پێداویست و قوتابخانەیان پێدەدرێت خانوو بۆ خەڵقانی نەخۆش و کەم دەرامە دروستکراوە نزیکەی 230 خانوو دروستکراوە بە هەزارەها نەخۆش لە نەخۆشخانەکان چارەسەر کراون کە لە نەخۆشخانەکانی بەخشین بینینی نەخۆش تەنها 3000 لە نەخۆشخانەی کە بە نزیکەی 15,000 کەزا بۆیە کۆمەڵی دادگەری توانیوێتی خزمەت بە هاوڵاتی بکە لەسەر قوتی خەڵقی ناکە لێ بسەنێت و لێی بشارێتەوە و بە منەت بیداتەوە بە خەڵقی ئەمەش کە کردومانە فەزلی خوای گەورەیە منەت نییە بەسەر خەڵقی تەنها نەیە دەڵێن هاوڵاتی بە ڕێزی هەرێمی کوردستان ئەگەر ئێوە لە ئایندا متمانەتاندا بە کۆمەڵی دادگەری ئەگەر ئێستا تەنها چەند نەخۆشخانەیەکی هەیە و چەند کۆمەڵگەیەکی پزیشکی هەیە ئەگەر دەسەڵاتەکەی زیاتر بوو فراوانتری دەکا ئەگەر ئێستا ڕێکخراوێکی بچووکی هەیە گەورەتری دەکا ئەگەر ژمارەی زیاتر پەرلەمانتاری هەبوو ئەم شێوازە خزمەت گوزاریەی لە کۆمەلگا خێرخوازیەکانی دەیکا لە ئایندا لە حکوومەتا بەرجەسەی دەکا و هەموو هاوڵاتیان لە سایدا ئاسوودە و شەرەفمەندەژی بەس ئێوە بڵێن نمونەیەکتان هەیە بۆ خەڵک بۆ نمونە گەر بڵێ ئێوە حکومڕان بن لە بواری تەندروستی بۆ نمونە ئەو بەخشینێ نمونەی تەندروستێکی جوان یان لە بواری پەروەردە بۆ نمونە ئەو دەستگا پەروەردەیان لە بواری خێرخوازی ئەوە نمونە بەرزێک هەیە دەبێت ببینرێ ئێمە نمونەمان هەیە و دیارە نەخۆشخانەکانەوە باسم کرد ئەوەی هاوڵاتی کەم دەرامەت و فەقیر و هەژارە کاتێک کە توانای چارەسەری نەخۆشیەکانی نییە و لە نەخۆشخانە حکومیەکان بۆی چارەسەر ناکرێت لەبەرەوەی پێویستیتیانە و لە نەخۆشخانە ئەهلیەکانی کەش چارەسەری گرانە نەخۆشخانەکانی بەخشین نەخۆشخانەیەکی قازانجنەویستە تەنها مەبەستی خزمەت گوزاریە بۆ خەڵکێکی حکومڕانی کۆمەڵە لە بواری تەندروستی دەکرێت بڵێن یاخود بوون دەستگا پەروەردەیەکان حکومڕانیمان هەیە لە ماوەی ڕابردوو کاتێ بەشدار بووین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارین لەو وەزارەتانەی کە
کۆمەڵی دادگەری نوێنەرایەتی کردووە لە وەزارەتی ژینگە هەبووین لە وەزارەتی کشتتوکاڵە هەبووین لە دەستەی مینا هەبووین مەوەسمە گەر ئێوە بەهێز بن ئێستا بۆن لە بواری پەروەردە باس کرد ئاوا خەڵک پەروەردە دەکەن لە وەزارەتی پەروەردە لە بواری خێرخوازی ئاوا خەڵک هاوکە لە بواری تەندروستی بە هەمان شێوە بەرنامەکە دەگوازنەوە ئێمە ئێستا ئەو بەرنامەیە کە بۆ خۆم بەرپرسی لیژنەی نووسینەوەی بەرنامەی لیستیا بژانەی کۆمەڵی دادگەری بۆ لەگەڵ کۆمەڵی برای بەڕێزا ئەو بەرنامەیە کەوا بۆ لیستەکەمان نووسیوە بەرنامەیەکی شمولیە کە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری بە پشتیوانی خوای گەورە ئەگەر ڕێژەیەکی زۆرمان کە ئەو چاوەڕوانیمان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەیە بڕۆنە پەرلەمان ئەو بەرنامە جێبەجێ بکرێ پێم وایە لە بواری ئابوووریە لە بواری پەیوەندی نێودەوڵەتەکانە لە بواری یاساییە لە بواری پەرلەمانتاری و گێڕانەوەی شکۆ بۆ پەرلەمان و چاودێریکردنی بەسەر دامەزراوەکانی دادوەری و حکومڕانی و جێبەجێکردن و ئەمانە ئەو بەرنامەیە کە ئامادەمان کردووە بەرنمەیەکی شامل و کاملە گەل لە پەرلەمانی کوردستانە جێبەجێ بکرێ پێم وایە هەرێمی کوردستان کۆتایی بەو قەیرانانە دێکە هاوڵاتی باجەکەی دەدەن لە سایی حکومڕانی ئەو دوو حیزبەی کە ساڵهای ساڵە بەنای حکومڕانیەوە خەڵکی دەچەوسێنەوە پێشان وایە هێشتا حکومڕانیەکە ئەزمون و ئەزمونیە و هێشتا کۆرپەلەیە. باش بەسە بەردووی کە زۆرجار ئیسلامیەکان لەگەڵەوەی کە بەڕێزوتت کەسانێکی پەروەردەکارن دزیان نەکردووە ئەوە سوال دەکەن بۆ خەڵکی هەژار لە ڕووی تەندروستیەوە هاوکاری دەکەن خەڵکانێکی دەستپاکن بۆچی بازۆکەی بۆچی ینی کەمینەن لە پەرلەمان بوون لە سەدا شەش یاخود بڵێن ئیسلامیەکان لە سەدادا پەیوەندی بە تەزویر و یاخود پەیوەندی بەوەیە کە پرۆژەکانیشتان وەکو پێویست نەگەنداون ئەو کارە چاکانی کە کراون بەشێکی پێوەستە یەکەم ئەو بوجەزە بەلاحی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەدەستیانەوەیە بەداخەوە لە کاتی بانگەشتی هەڵبژاردن ئەو موچەی و ئەو بوجەی و ئەو قوتەی لە خەڵکیان شاریوەتەوە پێی نادن لە کاتی خۆیان دێنن دەیکەنە هەدیە و شاباش لە کاتی بانگەشا دەیدەنە خەڵکی ئەمە تا ئەندازەیەکی زۆر کاریگەری لەسەر بەداوای لێبوردنەوە ئەوە دەڵێم خەڵەتاندنی خەڵقی هەیە ئەوە یەکێکە لەو حاڵەتانە دوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت چاوکراوە بن ئێستا بۆ نمونە دادگاکان و زیندانەکانی چاکسازی بەچیوە دەناڵێنن بە مادەی هۆشبەر و بە ئەم جۆرە مادانەی سەرخۆشکەرانەی کەوا بەردەوام ڕوو لە زیاد بوون ئەمە کۆمەڵی دادگەری بەرنامەی بۆی هەیە بەرنامەی بۆی هەیە کە چۆن بتوانێت ئەمە کۆتایی پێشتان چارەسەر دەکرێت چارەسەر جارێ ئەسڵەن دەبێت بگەڕێنجان ئایا ئەندامانێکی حیزبە ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵی دادگەری لە ناو زیندانەکانی چاکسازیە لەم بابەتانە دەست دەکەن لەبەرەوەی لە بناغەکەەوە جوان لەبەرەوەی لە ئەسڵا پەروەردەی تاکەکان بە شێوەیە کراوە نەک مادەی هۆشبەر ناکێشن ئەسڵەن دووریشن لە جگەرە کێشان و لە نێرگەلە کێشان و ئەمانە کە ئەمە سەرەتایەکن بۆ توشبن لەو بابەتانە بۆیە ئەگەر کۆمەڵی دادگەری و نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری بڕۆنە پەرلەمانتار و حکوومەتی ئایندە ئێمە بتوانین ئەو ژماری پەرلەمانتارمان زۆر بێ پێکی بهێنین نمونەی ئەو خەڵقانەی کەوە لە ناو دام و دەستگاکانە دەبێت نمونەی ئەندامانی کۆمەڵی دادگەرین کە بۆ خۆیان دوورن لەو بابەتانەوە و خەڵقانێکی ڕەوشبەرز و بە ئەخلاقن کە مایەی بەختەوەری کۆمەڵگان نەخوا نەخواسە بەدەم جارت چاوتان لەوەیە کە ژمارەی کورسیەکان زیاد بکەن و ببنە بەدەیلی ئەم دەستەڵاتەش گۆڕانکارێک دروست بکەن ئەگەر هاوڵاتی زۆر بە هۆشیاریەوە دەنگ بدات باش و نەخەڵەتێنرێک بە هەنێ بابەتی کاتی وەکو چۆن کەسێک ئەگەر ئازارێکی توندی هەبێ دەچێتە لای پزیشکێک موسەکینێکی پێدەدا ئەمە چارەسەر نییە ئەمە ئازارشکێنێکە بەداخەوە زۆر جارێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە لە بری ئەوەی کێشەکانیان بە تەواتی بۆ چارەسەر بکەن لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنە بابەتێکی ئازارشکێنیان پێدەدەن و هاوڵاتی ژوا دەزانێ ئەمە چارەسەر کراوە تا ڕۆژی دوای دەنگدان ئەو کاتە دەزانێمە ئازارشکێن بووە و چارەسەری نەکراوە کۆمەڵی دادگەری دەیەوێ ئایندە ئەوە سەنگ و قورسایی هەبێ چارەسەری جەزری بۆ کۆتایی هێنان بە کێشەکانی بکە و ئەو چاوەڕوانیشمان لە هاوڵاتی هەرێمی کوردستان هەیە نمونەی ئەو کارەکەمانەی کە لە بواری خزمەتگوزاری و لە بواری پەروەردەیی تاکە
ئێمە لە شار و شارۆچەکانان پێشکەشمان کردووە خۆ ئەگەر ژمارەی کورسیەکانمان زیاتر بێ و پەرلەمانتارانمان زیاتر بێ من پێم وایە گۆڕانکاری جەزری دەکەن ئێمە بە حەوت پەرلەمانتارەوە توانیمانە دەنگێکی ئازا و بوێربین بە یەک پەرلەمانتارەوە لە بەغا توانیمانە دەنگ و ڕەنگی هەموو میلەتی کوردبین ئەگەر ژمارەکەمان زیاتر بێ بێگومان ڕۆڵ و کاریگەریمان دەبێ و ئەو چاوەڕوانیشمان لە پێتوانە کورسەکانتان زیاد دەکات لە هەموو بازنەکان لە سلێمانی لە هەڵەبجە لە شوێنەکانی لەگەڵەوەی کە ئێمە بۆ خۆت هەموو سیستەمەکە جیاواز هەموو هاوڵاتی دەزانێت کە یاسی هەڵبژاردنەکە جیاوازی سیستەمەکە جیاوازە کراوەتە 4 بازنە ئەمە بۆ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان مەرجنیە وەکو یەکوا بێ بەڵام لەم دابەشکاری ئێمە تەمەنا دەکەین شانسمان هەبێ و پاڵێوراوی باشمان هەیە لە تەواوی سنوورەکان و تا ئەندازەیەکی زۆر پاڵێوراوەکانمان ئەگەر چی یەکسانی ژین بەڵام زۆربەی هەرە زۆریان خەڵکی باش و بەتوانان و پێم وایە کامی کەم توانایە لە لای ئێمە ینی ئەگەر لە لای خەڵکی کەوێ زۆر بە شێوەیەکی گەورەتر نیشانێدا بەڵام ئەوانەی ئێمە لە چاو خەڵکی بەتوانان و دەتوانن خزمەتی زۆر باش بکەن هیچیش نەبێ خەڵکێکی ڕازگۆ و خزمەتگوزاری خەڵکی دەبن ئەگەر زۆرترین ژمارەمان بچێتە پەرلەمان کە ئەو چاوەڕوانیمان لە هاوڵاتیانی بەڕێزەیە کە ئەم جارە ئەو دەرفەتە بدەنە کۆمەڵی دادگەری بێگومان بەرهەمەکەی بۆ خۆیان دەیبینەوە وەکو باسم کرد پەشیمان نابن پەنجەی پەشیمانی ناگەزن ئەگەر زۆرترین متمانە بە ئەندامانی کۆمەڵی بەزمەدەم سەرۆکی ئەو لیژنەیە کە باسی بەرنامی هەڵبژاردن کرد ئەوەی تێدا ئێستا بۆ نمونەگەر خەڵک متمانێکی زۆردا و کۆمەڵی دادگەری چارەسەری موچەی تێدا لابردنی باج و ڕسوماتی نایاسایی لەسەر کاسبکاران هەری کار بۆ گەنجانی هەرێمی کوردستان هەموو ئەو بابەتانەی معنی بووی بە زۆر بە شمولی باسی کە کە هاوڵاتی ئێستا تێیا پێیەوە مبتەلایە و کێشە و گیرروگرفتی ڕۆژانەی هاوڵاتیە لە باجی ڕسومات لە قەیرانی دارایی لە تاعینات و دانەمەزراندن لە پێشینەی خانوبەرە و پێشینەی زەواجە ئەو بابەتانی کە پەیوەستن بە لاو و گەنجەوە لە کێشە و گیرروگرفتی ئافرەتان لە شوێنی بێسەرپەرشتان لە چاکسازیەکانی ئەوانەی کە توشببووی مادە هۆشبەرەکانن لە بابەتی وەرزش و لاوان باسم کرد لە تەواوی کایەکانی ژیان کە هاوڵاتی پەیوەستە پێیەوە لە بەرنمەکەی لیستی کۆمەڵی دادگەری ئاماژەی پێکرد باش بەس بێگومان بەشێکی زۆر شتەنداوە بە پارێزگاریکردن لە بەها باڵەکانی خەڵکی کوردستان ئەوە پێشتریش بڵێن وەکو لەگەڵ یاسای دەستێ پێچوانی ئیسلامی لە ئەسڵە مەبدە و بەرنامی خۆمانە ئەوە یەکەمین ئێمە کۆمەڵی بنەمای گشتیمان هەیە یەکەمین خاڵی بنەما گشتیەکانی لیستی کۆمەڵی دادگەریە نی ڕێگانەدن لە پەرلەمان وەکو پێشتریش کە ڕێگەتەنەدایەک دەچێت ئەوە بەشێکە لە عەقیدە و بیر و باوەڕمان کۆمەڵی دادگەری هەر تاکوونەی ژمارەی پەرلەمانتارانی زیاتر بێ بێگومان دەنگێکی بوێر و ئازاد دەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هەنگاویە کردبیانەوێ یاسا و پرۆژە یاسایەک بچێتە پەرلەمان و لێی دەربچێ کە دژی بنەمانە گۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێ باشە چەند خولەکێکمان ماوە بەس سەبارەت بە دەنگی ناڕازیش ئامادەی هەماهەنگین لەگەڵ خەڵکی ناڕازی بۆ ڕزگارکردنی نێودۆخی کەرەم تێکەوتووە لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەوە کۆمەڵی دادگەری پێش هەڵبژانەکانیش ئامادە بوو ئایا دوای ئەنجامی هەڵبژانەکە هەر ئامادەیە ئەگەر چی تێپەڕیوە ئەوە باشە بەڵام با من قسەیە بکەم هیچ حیزب و لایەنێکی سیاسی و هیچ کەسایەتیەکی ڕۆشنبیری و سیاسی و فەرهەنگی و هونەری و هەر ناوێکی نێدەنەی ناتوانێت لە هیچ کاتێکە مزایەدە بەسەر کۆمەڵی دادگەریەوە بکات کە کۆمەڵی دادگەری ئامادە نەبوو بێ لە بەرێکی بەرفراوانی ئۆپۆزیسیۆنە مشارەکەی هەبێ و بەشداری بکە و ئامادە نەبوو بێ لە بەرێکی ئیسلامیە هاوپەیمانەتێکی پێک بهێنرێ لە هەر لە تەواوی بەرەکانی حیزب و لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکان لە دەرەوەی پارتە دەسەڵاتدارەکان کۆمەڵی دادگەری یەکەم لایەن بووە دەستی درێژ کردو و هەنگاوی بۆ ناوە و بۆ ناو
حیزبە ئیسلامیەکانیش بۆ پێکێنانی بەرەیەکی ئیسلامی بە هەمان شێوە هەنگاو بۆمان بۆ ناوە ئامادەییمان دەربڕیوە بەڵام بەدەستەوە نەهاتووە ئێمە خۆمان بە تاوانبار نازانین چ لە لای خەڵکی و لە لای خوای گەورەیش بەڵام کە ئەوە بەدەستەوە نهاتووە مانای ئەوە نییە کە لە دوای هەڵبژاردنەکان دەکرێت ئەوە قسە باسێک بۆ ئەگەر لە سەرەتا نەمانتوانی بە هەر هۆکارێک بێ پێکەوە بین دەکرێت لە کاتی بانگەشا شعوری یەکتر زامدار نەکەین بە خۆمانەوە مەژغوڵ نەبین قسەمان لەسەر کەم و کورتەکانی دەسەڵاتدار بێ لایەنی دەسەڵات بێ و دەکرێت دوای پەرلەمان تەنسیق و هاوکاری لە بینمانە هەبێ پرۆژەی هاوبەشۆک و کاتی خۆی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بزوت کۆمەڵ و یەکگرت و گۆڕان بەڵێ پاکێژەکانی چاکسازیمان هەبوو دەکرێت لە پاش هەڵبژاردننی پەرلەمان و دەرکەوتنی نەتیجەکان پێکەوە تەنسیقە بێ ڕاگۆڕینەوە و هاوکاری هەبێ پرۆژەی هەبێ کە پێکەوە دەستباری یەکتر بگرین بۆ دەرباسکردنی هەرێمی کوردستان لەو قێرانێک کە ساڵهای ساڵە پارتیۆکێتی خسوێتیان بەس ئێوەتان خۆتان بە خەڵکی دەرەوەی دەستەڵات مەشغوڵ ناکەن لە ئینتیخابات تیرەکانتان زیاتر ئاراسی دەستەڵات و کۆمەڵی دادگەری پلان و بەرنامەمان ئەوایە خۆ ئەگەریش ینی لە کاتی بانگەشە بۆ خۆتان دەزان هەڵبژاردن پەتای هەڵبژاردن بڵاو دەبێتەوە احتیمالە ینی خوتوکەمان بدەن لە هەندێک لایەنەوە احتیمالە ئێوەی کاندید و ینی ئەوانە بە شێوێک لە شێوەکان هەڵس و کەوت بکەن بەڵام سیاسەتی کۆمەڵی دادگەری ئەوەیە کە ئاراسی تیرەکانی نەکاتەوە لایەنانی کە لە دەورەی دەسەڵاتن بە کارەکانی خۆیەوە مەشغوڵ بێ چاکەکانی خۆی پیشانی هاوڵاتی بدا پلان و بەرنامەی خۆی پیشانی هاوڵاتی بدا و ڕەخنە لە دەسەڵاتداران بگرێ و هیواداریشین هیچ لایەنێکی سیاسی ختوکەی ئێمە نەدا وەڵامیان دەدەنەوە گەرشی ناڕاست ینی تەمەنا دەکەین کە ئەوە ڕوونەدا ئەوە نەکەن تەمەنا دەکەی ڕووندا باش وەکو دووقلەکێکمانەوە بڵێ وەکو بەدیل هیچ بەدیلێکی ترێ جگە لە هەڵبژاردن بۆ گۆڕانکاری لە کوردستان ئێستا مادام بیستی دەرفەتێک هاتوتە پێش یەکێکە لە ڕێگا باشەکان کە ئەمجارە دڵان تایبەتمەندیشی هەیە لە عێراقەوە دەکرێت بەداخەوە قەوارەی هەرێمی کوردستان خۆی بەهۆی ئەو بارودۆخی کێشە و گرفتەیەک لە دوایەکانی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەرێمی کوردستانیان کردوێتەوە بۆ خۆی قەوارەکە تا ئەندازێکی زۆر لەغ بووە ئەگەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان نەکرێ بارودۆخەکە زۆر خراپتر دەبێت بۆیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بەشداریکردن لە هەڵبژاردنە باشترین خەباتی مەدەنیە کە دەتوانێت دەسا و دەستکردنی دەسەڵات ئەنجام بدات بۆیە هاوڵاتی بۆ خۆی ئەگەر لە پێش هەڵبژاردن چاوی لەوە بێت چیتر دەسەڵاتداران کێشە گرفتەکانی بۆ چارەسەر بکەن تەنها دەرفەتێک لە بەردەمی هاوڵاتیە هەبێ بەشداریکردن لەو خەباتە مەدەنی کە لە بیستیدا قەرارە ئەنجام بدرێ بڕات بەشداری بکە و کۆتایی بەو بارودۆخە بێنێکە ساڵهای ساڵەوە پێوە دەناڵێنێت و ڕۆژ بە ڕۆژ کێشە گرفتەکانی کەڵەکە دەکرێن لەسەرەک دەیانەوێت بیان خڵەتێنە چارەسەری کێشە گرفتەکانی ناکەن با هەموو ینی بڕۆن بەشداری بکەن ئەو بارودۆخە ساردیان نکاتەوە بەندازەیونەی گەرمیان دەکاتەوە جیاوازی هەیە کاک حاجی لە ڕوورەکارەکانی کۆمیسیۆن بێ بەکارێنانی تەنانکارتی بایۆمەتری بێ ئێمە یەکێک لە ئومێدەکانمان هەرچەند ینی بەداخەوە من چاوەڕوانیمان لەوە نەیە کرد کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بنکەی ڕئیسی بەرێتە هەولێر چونکە ئەو گومانێک دروست دەکەوتە مەنا دەکەم حیزب لایەنە سیاسیەکان چاودێری باشی ئەو بارودۆخە بکەن و ئەو گومانەمان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بۆ دروست نەبێ ئومێدمان هەیە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردنەکان ئەنجام دەدەن و لیستی تۆماری دەنگدەرانی عێراقا بەڵێن مردوو خەڵکی دەرەوەی تێدانیەوە بەڵێ ینی ژمارەیەکی زۆر دەنگدەری دووبارە ئەوانەی تیانە و لیستی تایبەتیشتا ئەندازێکی زۆر پاکراوەتەوە و ژمارەکردنەوەی دەنگەکانیش کە بە دەستی و ئەلکترۆنی دەبێ ئەمە ڕێخۆشکەرێکن بەوەی کە ئومێدمان زیاترە بێ بەڵام وا ناکە کە بڵێن هیچ مەترسیەکمان نەبێت چونکە ڕێگاکانی ساختەکاری کەس ناتوانێت کۆتاییان پێ بهێنێ تەمەنا دەکەین بە ڕێژەیەکی زۆر لە 180 لە 190 کەمیان بکاتەوە بۆ ئەوەی کە ئەو بێ ئومێدی کە ڕووی لە هاوڵاتی کردو جاری کە ئومێدی بۆ بگەڕێتەوە ئەگەر شتێکت مابێ بۆ خەڵکی کوردستان
من ئەلبەتە دەرفە زۆر ماوە بۆ کاتی هەڵبژاردنەکان وێستا نەگەشتێنەوە بانگەشتی هەڵبژاردنەکان من تەمەنا دەکەم هاوڵاتی هەرێمی کوردستان لەم دوو مانگە کێشەی گرفتەکانی 4 ساڵی ڕابردووی لەبیر نەچێت 30 ساڵی ڕابردووی لەبیر نەچێت حیزبەکان بکە سەیری کاری حیزبەکان بکە و سەیری ئەو بەڵێنانەش بدا کە حیزب و لایەنە سیاسیەکان لە خولەکانی پێشووی پەرلەمانە داوێتیان بە خەڵکی و لە دوای دەرچوونی نەتیجەکە چیان بە خەڵکی پێ سوپاس دەکەین کاک حاجی فاروق ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریمان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ